بینەرانی کورسات نیوز سڵاوتان لەبێت و ڕۆژتان باش با خۆشحاڵیەوە لە پرۆگرامی کینۆی تایەک لاگەڵکانین وەکە میشاڵ دەدەن گرنگترین بابەتەکانی ڕۆژ بکەیناتەوەری سەرەکی بەرنامەکە لەگەڵ کەسانی پەیوەنددار بە بابەتەکان گفتوگۆ بکەین دیارە ئەمڕۆ 27 مانگیدا ئەمڕۆ فستیڤاڵی پاییزەی هەناش لە شاری هەڵەبجە بەڕێوە دەچێت کە یەکێکە لە فستیڤاڵە دیارەکان و گرنگەکان بە هەمان شێوە لە ڕووی ئابوووریەوە و ئەو چالاکیانەی کە لە پارێزگای هەڵەبجە ڕوودەدات کاریگەری لەسەر تاوی هەرێمی کوردستان هەیە. ئەمڕۆ فستیڤاڵەکە بە شێوەیەکی بەرچاو هاوڵاتیان بەشداریان تێدا کردووە دێن بۆ سەردانیکردنی لەگەڵ ئەوەشدا جوتیاران ئەو بەرهەمەی کە هەیەە لەم فستیڤاڵەدا نمایشیان کردووە بەتە تەنها هەنار نییە بەڵکو کۆمەڵێک بابەتی دیکە ئەو کەسانی کە لە کاری دەستیدا دەستڕەنگێنیەکیان هەیە یاخۆ جوتیاران لە بابەتێکی دیکەیە و لا بەرهەمێکی دیکەیە توانیویانە لە فستیڤاڵەکەدا بەشداری تێدا بکەن. دیارە لەسەرم بابەتە ئێمە چەند میوانێکمان دەبێت گفتوگۆ زیاتر لەگەڵ ئەواندا دەکەین لە چەند ڕوویەکەوە گرنگی ئەم فستیڤاڵەکە ئەمڕۆ لە شاری هەڵەبجە ئەنجام درراوە. هەریەک لە بەڕێزان ستار محمود کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجەن ڕاستەخۆ لێرە لە هەڵەبجە و لە نێو فستیڤاڵەکەەوە لەگەڵمان دەبێت هەروەها بەڕێز محەممەد ساڵح کە بەڕێزیان محەممەد حەمەد ساڵح کە بەڕێزیان جوتیارن و لێرەیە میوانمان لە نێو فستیڤاڵەکە ڕاستەخۆ دواتریش لەگەڵ بەڕێز هەورامان جەلال کە بەڕێزیان تەبێژی بەڕێوەبەرەتی گشتی هەڵەبجەن گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە دەکەین سەبارەت بۆی کە لە ڕوا ئابوووریەکەیەوە و گەشتیاران تا چەند سەردانی فستیڤاڵەکەیان کردووە. سەرەتای گفتوگۆکانم پێم خۆشە لە کاکستارەوە دەست پێ بکەم. کاکستار زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێوە ئەمڕۆ فستیڤاڵەکە چۆن هەڵەسەنگێنن بەپی پێویست هاوڵاتیان سەردانیان کردووە؟ تاوان ئەم ساڵ فستیڤاڵەکە ئامادەکاریی زۆر باشتری بۆ کراوە بەراورد بە هەموو ساڵانی ڕابردوو و ئەم ساڵ ژمارەی بەشداربووان لەو جوتیار و خاوەنکار و خەڵکانی زەزڕەنگین زۆر زیاترە دوو بەرامبەرە بەراورد بە ساڵانی ڕابردوو. ئەم ساڵ ژمارەکان ئەم ساڵ 600 جوتیار و خاوەنکار لە 500 شوێنە بەرهەمەکانیان نمایش کردووە. باشە ساڵی پار چەند بوو؟ ساڵی پار نزیکەی 400 جوتیار و خاوەنکار بەرهەمەکانیان نمایش کرد بوو، بەڵام ئەم ساڵ خواسێکی زۆر زیاتری لەسەر بوو لەبەرەوە ئێمە پلانەکەمان وەکو ساڵی پار دانا بوو کە 400 شوێن دابینکەین بۆ برا جوتیارەکان و خاوەنکارەکان، بەڵام زۆری خواستەکە و زۆری بەشداربووان وای کرد ئێمە ناچار ژمارەکە زیاد بکەین بۆ 500 و ئەوەش نەیتوانی خواستەکە پڕکاتەوە. ئێستا 600 کەس لەو 500 شوێنە بەرهەمیان نمایش کردووە. باشە ئەم 600 کەسەکە ئەمڕۆ لە بەرهەم لە نێو فستیڤاڵەکەیە بەرهەمیان پێشکەش کردووە. ماوەی چەند ڕۆژ دەتوان بەرهەمەکەیان لێرە نمایشکەن؟ بەگشتی فستیڤاڵەکە چەند ڕۆژ بەردەوامە بێت؟ وەگاگەدارن فستیڤاڵەکە بۆ ماوەی 3 ڕۆژە لەمڕۆ بەردەوامە بێت تا ڕۆژی شەمە. ئەو خاوەنکار و جوتیار و بەرهێنەرانی کە لێرە بەرهەمەکانیان نمایش کردووە ئەتوان بەرهەمەکانیان نمایشکەن و هاوڵاتیان و خریارانیش دەتوان لەمەوەی ئەو 3 ڕۆژە سەردانی ئەم فستیڤاڵە بکەن. باشە بەدەر لە هەنار چەند جۆری دیکە بەرهەمی خواردن و میوە لە فستیڤاڵەکە نمایش کراوە؟ لە فستیڤاڵەکە ئەتوانم بڵێم ینی بڕێکی زۆر یا ژمارەیەکی زۆر بەرهەمی جۆراوجۆر نمایش کراوە، هەر لە بەرهەمە کشتتوکاڵەکان تاوەکو بەرهەمەکانی خواردەمەنی تا ئەو بەرهەمانیزن بەرهەمەکان؟ بەڵێ تەنها بەرهەمە پاییزیەکانن لێرە نمایش کراوە؟ زیاتر خۆی ئەم فستیڤاڵە زیاتر ئەو بەرهەمانە لە خۆ ئەگرێ ینی لە سێکتەر جۆر بە جۆرەکانە کە لەم پارێزگایە هەیە، تەنها سێکتەرە کشتتوکاڵەکەی نییە، ینی کاری دەستی تایە، کاری خواردنی تایە، کاری بڵێن ئەنوا ئەشکاڵینی بڵێن مەعمەل و ئەوانەی تایە کە بەرهەمەکانی لێرە نمایشەکەن و تەنانەت لەم فستیڤاڵە بەشێکی زۆر لە خەڵکی شارەکانی تری هەرێمی کوردستان لە ڕانێ لە هەولێر لە سلێمانی و لە گەرمیان بەرهەمیان لەم فستیڤاڵە نمایش کردووە. باشە دوای تر کاکستار لەسەر پرسی بەرهەمەکان کە زیادی کردویان کە میکرۆ بە دیارە بە تایبەتی بەرهەمی هەناری ئەم ساڵ گۆڕانکاری لە بڕاکەی داهاتوە کە بەرهەمهێنرات بێت. ئەو پرسیارە دواتر وەڵام بەرەوە، بەڵام بچمە لای بەڕێز کاک محەممەد کە وەکو جوتیارێک لێرە ئامادەیە. کاک محەممەد ئێوە چ جیاوازیەک لە فستیڤاڵەکەی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردووە بەدی دەکەن؟ جەنابتان بەرهەمتان لێرە هەبوو؟ بەڵێ پێشەکی بەخێر بێن. ئێمە هەموو ساڵێ ئەوە هەشت فستیڤاڵە بەشداریەکەین بە هەنار و جۆرەکانی. تاوان ئەم ساڵ هەنار وەکو پار نییە، تۆزێک کەمترە، بەڵام ئەنتاج و بڵێن بەرهەمەکەی هەر یەک بەرهەمە لە خۆشی و لە تام و لە ڕەنگ و شتەکەیە هەر ئەوەیە یەک تۆز کەمی کردووە. چەندێک کەمی کردووە؟
بەڵێ بە دیاریکراوی چەند کە میکرۆکاری وڵی بازێ شوێن هەیە ینی کە سەرماکە لێ یاوە ئەوەی بڵین ئینی بەستەڵەکەکە هەنارەکانی درەنگ بە خۆیان هاتەوە کە هەنارەکە درەنگ بە خۆی هاتەوە گوڵی بەهارەی کەم کرد گوڵی بەهارش تەسیری لە هەنارەکان کرد لەوانەیە ئێستا من پار 25 تانم هەبووە ئەمساڵ 10 تانم هەیە دەتەنەکە باشە بڕیار وا بوو لە ساڵانی ڕابردوشدا کە بەشێک لە بەرهەمی هەنار بە تایبەتی هەڵەبجە بنێرێتە دەرەوە ئەم ساڵ ئەو بڕە دەستنیشان کراوە دەنێرێتە دەرەوە وڵی نازانم ئەوە ئەو برادرانە زان لەوانەیە لەگەڵ کاکستار ئەوانە قسەیان کردبێ قرارە دوو کۆمپانیا بینێرێ بۆ وڵاتانی ئەوروپا لەگەڵ وڵاتانی خلیجا جا ئەوە من ئاگاداری نیم چونکە من هەنارەکەم کەم بووە داوایان لە من نەکردووە کە هەنار پێشکەشکەم باشە جۆری بەرهەمی هەناری ئەم ساڵ گۆڕانکاری لە جۆرەکەی هاتبێت باس لەوە کرد کە بڕەکەی کەم بۆتەوە بەڵێ سەرما لێ یاوە ئەمانە کاریگەری لەسەر بەرهەمی هەنارەکە بەس لە ناو بەرهەمەکە خۆیان یعنی وەکو بڵین لە تام و بۆن و ڕنگ و ئەوانە هیچ تەسیری لێ نەکردووە هەمان هەناری ساڵی پێشوو و پێشووتریشە هەرو خۆشی و تام و لەزەتەکەی جارانی ماوە بەڵام هەر ئەوەیە هەنارەکە وەکو وتم گوڵی بەهارەی نەبوو باش کاک محەممەد ئەم فستیڤالە کار ئاسانی کردو بۆ جوتیاران کە بەرهەمەکانیان زیاتر لە بەرچاو بێ زیاتر بیفرۆشن بەڵێ بەڵێ لە ساسە ئەم فستیڤالە حیاتیە بۆ هەڵەبجە و بۆ جوتیارەکانی چونکە خەڵکێکی زۆر ڕوومان تێەکە ئیسیفادەی لەکەن لەوانەیە هەری جوتیارێک دوسێ تەن هەنارە فرۆشێ لێرا کە ئەگەر بیبا لە شوێنەکانی کە وابزانم پارەی کەمتریێنێ یا ڕەنگە بە ئاسانی بۆی ساغە بێتەوە لێرە بەڵام لەوێ ناڕەحەتە زۆر باشە کاکستار کاک محەممەد باسی لەوە کرد کە نازانین کە ئەم ساڵ بەرهەمی هەنار هیچ گۆڕانکاریکی بەسەر هاتووە لە ڕووی ئەوەی کە بنێرێتە دەرەوەی هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو پرۆژەیەکی لەم جۆرە هەبوو ئەم ساڵیش دەنێرێتە دەرەوە طبعا لە دوای ئەوەی کە هەناری هەڵەبجە بەش زیاتر لە پێداویستەکانی بازاری هەرێمی کوردستان و هەموو ساڵێکیش گرفتێکی زۆر یەخەی براجوتارەکان ئەگرێت بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەوە کردوێتەوە کە هەناری هەڵەبجە کاتە براندێک و هەناردەی بازارەکانی دەرەوەی بکات ئەم ساڵ لە ساڵان ڕابردوو بڕێک ڕۆشتە دەرەوە بەڵام ئەوەی کە ئەم ساڵ جیاوازە لە ساڵەکانی ڕابردوو حکوومەت خۆی لە سەرتاوە هاتوۆتە سەرخەت و هەم دامی مادی و هەم دامی معنەوی و هەم دامی ئیداری پرۆژەکەش ئەکات و بڕیارە هەنار بکرێتە براندێک و بچێتە بازارەکانی دەرەوە بەڵام ئەوەی کە لەسەر بڕ و هینەکەی ئەوە کەوێتەوە سەر ئەوەی کە دەرفەت دەبێت چەند بەرهەم بچێتە دەرەوە ئەو کاتە دەرەکەوە بڕەکەی چەندەچێت دەرەوە کاکستار باز لەوە ئەکرێت کە نزیکەی ساڵی پار نزیکەی 30,000 تۆن بووە بەرهەمی هێنار بەڵام ئەم ساڵ لە هەڵەبجە بڕەکەمی کردووە ئەم گۆڕانکاریە ئێوە بەدیتان کردووە بڕی چەندێک کەمی کردووە هەنار لە ڕاستە ساڵی پار شەپۆلێکی بەهێزی بەفر و سەرما ڕووی لە منتەقە کرد کاریگەرێکی زۆر سلبی جێشوە لەسەر بەرهەمی میوەکان بەگشتی چ هەنجیر بێ هەنار بێ زەیتون بێ بەڵام کاریگەرەکەی لەسەر بەرهەمی هەنار زۆر بە قورسی دەرکەوتووە بەشێک لە باخەکان وشبوون و برێنراونێتەوە بەشێکیان بەرهەمیان هەر نەبووە بەشێکیان بەرهەمەکانی وەکوی کاک محەممەد ئاماژەی پێدا هاتۆ بۆ نیوە لەبەرەوە ئێمە چەندین ڕوپێویمان کردووە لە گوندە جیاوازەکانە ناوچە جیاوازەکانە تەسەوری ئێمە وایە کە ئاسی بەرهەم هاتێتەوە بۆ خوار نیوەش واتە ئەگەر ساڵی پارسی 1000 بۆ 35,000 تەن ئینتاج بوو بێت ئەم ساڵ ڕەنگە لە 12 بۆ 14,000 تەنابێت دیارە ئەمە کاریگەریشی لەسەرەوە بێ کە بینێرنە دەرەوە کەمە کاتەوە بڕێکە هەناردی دەرەوە نەخێرە و بەرهەمە کە بڕیارە ببرێتە دەرەوە ئامادەکاری زۆر باشی بۆ کراوە و حازر کراوە بەڵام کەوتۆتە سەرەوەی دەرفەت چەند ئەبێت و ڕێوشۆنە ئیدارەکان و ڕێوشۆنەکانی نادەردەرەوەی چەند بە ئاسانی فراهەمە بێت و ڕێگری بۆ دروست نابێت ئەوە هیچ کەشێکی نیە زۆر باشە کاک محەممەد هاوکاریەکانی حکوومەت و پارێزگای هەڵەبجە بۆ جوتیاران چییە؟ ئێوە لێ رازینە و هاوکاری کار ئاسانیانی کە بۆ جوتیارانەکرێ؟ وڵی تا ئێستا وەکو پێویست هاوکاری نەکراوە هاوکاری جوتیاران بەڵام هیواداری لە ئایندا وەکو بەڕێز وەزیری کشت و کاڵیش قسەی لەسەر کردووە و قەرارە هاوکاری هەموو جوتیاران کرێ و بە سەمات بێ بە
مەکائین بێ بە جۆرەکانی هێنانی کەلوپەل بێ لە خارجەوە کۆمپانیای قەرارە کەلوپەلی زەراعی بێنێت ئەگەر ئەمانە بە قیست و بە هاوکاری بدرێ بە جوتیارەکان هیوادارین ئەمە جێبەجێ بکرێ ئیشێکی باشە باشە لە نێو پارێزگای ئەزانین کە هەڵەبجە خاکی هەڵەبجە زۆر لەبارە بۆ بەروبوومی جۆرا و جۆر بەڵێ بەڵام ئەو ئامێر و مەکینانەی کە وا بڕیار بوو لە ڕابردوودا بۆ جوتیاران دەستەبەر بکرێ زیاتر جوتیاران لە چ بوارێکا پێویستیان بە مەکینەیە وڵی لە بڵێن لە کێڵان لە دەڕاسە و جۆرەکانی دەڕاسە لە ئیشەکانی پەتاتە و کۆکردنەوەی و ناشتنی لەو بابەتانە یعنی پێویستی بە مەکاینی زۆر هەیە ئەگەر جۆرەکانی بڵێن سیاراتی نەقلیش بێت کە بڵێن وەکو بەڕاد بێ یا بە شێوەیەکی علمی هەڵی گرێبی با بۆ شوێنێکی کە ئیسا ئەڕوا بۆ مووسڵ بە شێوەی علمی ناڕوا ڕوا بۆ بەغا یا بۆ بەسرە ئەگەر سیارەکە سیارەیەکی وەک بەڕاد بێ یا شێوەیەکی سپۆرتی هەبێ بتوانێت بەرهەمەکە بپارێزێ بە شێوەیەکی چاگەگاتە دەستی کڕیاران ئەگەر حکوومەت ئەمانە بکە وا ئەزانم بەروێم پێشەکەوێت باشە کاکسار هەمان پرسیارکە لە کاک محەممەدم پرسی لە ماوەی ڕابردوودا وەزارەتی کشتتوکاڵی هەرێم بڕیاریدا کە مەکینە و پێداویستی کشتتوکاڵی بۆ جوتیارانی هەرێم دابین بکە ئەم پێداویستیە و ئەو مەکینە کشتتوکاڵیانی کەوا بڕیار بوو ینی هیچ قسەی لەسەر کراوەتەوە کە لایەنگێکی نزیکە ڕادستی جوتیارانی پارێزگای هەڵەبجە بکرێ خۆی لە ڕاستیداوە پرۆژەیەکی وەزارەتی کشتتوکاڵ بوو بۆ ئەوەی لەم خەیرانی کە حکوومەت بودجێ لە بەردەستنیێ و ناتوانێت خۆی ئەو بودجەیە دەستەبەرکە بۆ دابینکردنی و ئامێرانە لەگەڵ کەرتی تایبەت ئەو پرۆژەیە پێشنیار کرا کە جوتیاران دەرفەتیان هەبێت لە ماوەی 3 مانگە چه ئامێرێکی کشتتوکاڵیان پێویستە تۆماری پێن لە بەڕێوەبەرایەتە تێگەشتەکان و دوای ئەوە ئەم ئامێرانە پۆلێن بکرێ و کۆ بکرێنەوە و تەندەرینیان بۆ بکرێ یاعلانیان بۆ بکرێت چ وەبەرهێن و بڵێن سەرمایهدارێک ویستی ئەو ئامێران دابین کات ئەلبەتە بە قسی 5 ساڵ بۆ براجوتارەکان بدرێ بەو کەسە واتە بڕیارەکە هەر جێبەجێ دەکرێت بەڵێ ئەم حکوومەتیش لەو پێناوە بۆ ئەو پرۆسە سەر بگرێت لە خۆشببوونی گومرگی بۆ ئەو کۆمپانیا و سەرمایهدارانەیەکە کەیانەوەی ئامێرەکان دابین بکەن بۆ جوتیاران باشە ئیستا لە نێو پارێزگای هەڵەبجەیە چەند جوتیار هەن کە بەروبوومەکانیان لەناو بازارەکاندا ئەفرۆشرێت و مامەڵ و کڕین فرۆشتی پێواکرێت خۆی لە پارێزگای هەڵەبجە نزیکەی 7,000 جوتیار هەیە ئەلبەتە هەر کەسە بەکاری جیاوازەوە خەریکە لەم سێکتەرا هەنێکی نزیکەی 3200 جوتیاری لە بواری باغداری خەریکە نزیکەی 2,000 جوتیاری لە بواری دانەوێڵە و چاندنی دانەوێڵە و ئەوانە هەنێ لە جوتیارەکان کاری ئاژەڵداری ئەەکەن هەنێکی تر بۆ نمونە کاری هەنگ و مێشەنگ و ئەوانە ئەەکەن واتە لە هەنێک کاری پرۆژە پەلەوەریەکانەکەن بە کۆی گشتی 7,000 جوتیار بوونی هەیە لەم پارێزگایە کە بەرهەمەکانیان لە بازارەکانی ئەم شارە و بازارەکانی هەرێمی کوردستان ساغەکەنەوە باشە ئەم جوتیارانە کاک محەممەدیش باسی لێوە کرد کاکستار پێویستیان بە هاوکاری هەیە ئەو مەکینەی کە باسی لێو کرد هە دەچێتە باری جێبەجێکردنەوە بۆ منە ڕووی سەمادەوە لە ڕووی کۆمەڵێک دەرمانڕێژ کە لە وەرزە جیاوازەکانە پێویستە دەرمانڕێژ بکرێن بەروبوومە کشتتوکاڵیەکان بۆی زیانیان پێنەگا ئەم ئێوە وەکو بەڕێبەتی کشتتوکاڵی گشتی هەڵەبجە ئەم هاوکاریانە دەگەێنە جوتیاران چونکە زۆرم بلێ دەبیسترێت کە هێشتا ئەوان بەبێ پێویست هاوکاری ناکرێن خۆی بەداخەوە وەک ئاگادارن هەر لە سەرەتایی دوای 2023 کە بودجەیەکی زۆر گەورە هاتە بەردەم ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەو بەشەی کە بۆ سێکتەری کشتتوکاڵدا ئەنرا لە پۆین دوو تێپەڕی نەئەکرد کە پێویست بوو لە سادەی بودجەکە لە بواری بژانەوەی کەرتی کشتتوکاڵ خەرج بکرێ بەڵام لەو کاتانە بەو لە سەدا دووە ئێمە ئەمانتوانی زۆر کار و چالاکی پێ بکەین ساڵانە بڕی باش لە سەماد و پێداویستە کشتتوکاڵەکان لە قڕکەرەکان لە تۆوی باوەڕپێکرا و حتا دامی کڕینی ئامێر بۆ براجوتیارەکان ئەو کارانە ئەنجامەدرا هەڵمەتەکانی قەلاچۆکردنی مێرۆکان و اینجا کۆڕ و وەرکشۆپەکانی ڕێنمایەکان بۆ هۆشیارکردنەوەی جوتیاران بەڵام بەداخەوە لە دوای 2014 یەک دوو جار نەبێت ئێمە نەماتوانیوە پێداویستە کشتتوکاڵەکان دابینکەین بۆ براجوتیارەکان واتە گلێکەی ئەوان لە شوێنی خۆیان
باشە کاک محەممەد کۆمەڵێک بەروبووم هەیە بۆ نمونە هەنجیر بەرهەمێکی هاوینەیە بەڵام بە شێوازی جۆرا و جۆر بە شێوازی دیکە هەم هاوڵاتیان هەم جوتیاران دەتوانن بەکاری بهێننەوە یان بە شێوازێکی کە هەڵی بگرن بەرهەمی هەنار چۆن دەتوانرێت لە وەرزەکانی دیکە خەڵک لێی سوودمەند بێ بخرێتە بەردەستی هاوڵاتیان بەرهەمی هەنار ئەتوانیت شەربەتەکەی هەڵگری بە فرێشی بیکەیتە ناو فرێزەرەوە ئەتوانی لە وەرزەکانی کا خاوی کەیتەوە ئیسیفادەی لێ بکەیت ئەتوانی بیکەی بە ڕووبی هەنار ڕووبی هەنار یعنی ئەوە فرێزەروشتیشی ناوێ هەر ئاحتیادی هەڵەگیرێ ئەتوانی 2 ساڵ هەڵیگیری 3 ساڵ هەڵیگیری بەبێ ئەوەی کە هیچ تەسیرێکی لێ بکە هەم شتێکی خۆ دوای ژەتوانی بیکەی بە شەربەت دوای توانی بیکەی بە ینی چی پێڵێن ترشیات ئەکرێ بە تەمەرهندی لێ دروست دەکرێت تەمەرهندی لێ دروست دەکرێ ینی ئەتوانی بیشیکەی بە برنجی ڕەشی کوردەواری خۆمانە ئەوە شەرخۆشە خراپ نییە زۆر باشە باشە کاک ستار پێم وا بێ جەنابەت سەرقاڵمان کردووی بەم بەرنامێ و کۆمەڵە گەشتوکاری دیکە و هەیە بە شێوەیەکی گشتی سەرپەرشتیکردنی پرۆژەیەکی لەم جۆرە فستیڤالێکی لەم جۆرە پێویستی بە چەند سەرپەرشتیارێکە بێت جەنابەت لە نزیکەوە ئاگاداری فستیڤالەکەی و ئاگایشم لێیە تۆ لە بەیانیەوە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندن و کەسانی کە بەشداریان کردووە کۆنتاکتە هەیە بدر لە خۆت کی دیکە وەکو سەرپەرشتیار و چەند کەسی دیکە لە فستیڤالەکە سەرپەرشتی دەکەم خۆی فستیڤالی هەنار و پاییزی هەڵەبجە کارێکی دەستە جەمعی فەڕەنسی بەڕەنج و ماندووبوون و زەحمەتی ژمارەیەکی زۆر لە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە و لە ئەندامانی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە بەڕێوە ئەچێ ئەم فستیڤالە کاری هاوبەشی نێوان بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە و تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجەیە کە خۆشبەختانە بۆ ماوەی 8 ساڵە ئەم پرۆسەیە بەردەوامە جوانترین نمونەی کاری پێکەوەی دام و دەستگایەکی حکومی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەنجام ئەدرێ بەڵە ژمارەیەکی زۆرن ینی بەدەیان کەس لەم فستیڤالە زەحمەتی کێشاوە و ئەرکی کێشاوە بۆ ئەوەی فستیڤالێکی وا شایستە پێشکەشی خەڵکی بکرێت باشە کاکستار زۆر سپاس دەکەین کە لە بەرنامەکەمان ئامادە بووی سپاس بۆ بەڕێز ستار محەممەد کە بەڕێزیان بەڕێبەری گشتی و کشتتوکاڵی هەڵەبجە بوون زۆر سپاس دەکەم کاکستار من چەند پرسیارێکی دیکە لە کاک محەممەد دەکەم و دواتر هەڵدەم درێژە بە بەرنامەکە بدەم لەگەڵ کاک هەورامانی زۆر سپاس بۆ ئامادەبوون کاکستار کاک محەممەد عادەتەن کۆمەڵێک بەرهەم هەیە موتوربە دەکرێن یاخود لەگەڵ جۆری دیکەی بەرهەم ئەگەر بە تایبەتی لە ڕووی تۆ بێت یا لە ڕووی چڵەکانیانەوە بێ موتوربە ئەکرێت ئەو بەرهەمانی کە دەتوانرێت موتوربە بکرێن بە تایبەتی بەرهەمە پاییزیەکان شارەزایی ئەوێت و تا چەند توانراوە لە هەڵەبجە موتوربەکردن بەکاربهێنرێت سپاس وەڵا شارەزایی وێ هەموو موتوربەیەک شارەزایی وێ درەختەکان سنفیان هەیە قەیسی و قۆخ و هەڵوژە و چوالە و گێلاس ئەمە یەک سنفن هەنجیر خۆی بە تایبەت یەک سنفە هەنار سنفێکە تووەکان دەنەوە تو هەیە ئێستا ئەوانەش یەک سنفن هەمووی هەنێکی لە ئەخیری هاوینە موتورباکرێ هەنێکیشی لە ئەوەڵی بەهارە بڵێن ناتوانانی مێو موتوربەکەی لە تو بەڵام ئەم ڕێکارە جوتیاریە ئەکرێت لە هەڵەبجەیە بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکە بەڵێ زۆر بەرهەمێک زیاتر بەڵێ بۆ بەرهەمیسە من بۆ نمونە هەنێت ترێمان هەبووە نەوعێتەکەی باش نەبووە گۆڕیمە بە نەوعێتی باش یا هەنارمان هەبووە هەنارەکە نەوعێتی باش نەبووە گۆڕیمە بە نەوعێتی باش قەیسی هەروەها ئەوانە هەمووی گۆڕیوە زەیتونەکان حتا زەیتونیش موتوربە کرێ من زەیتونم موتوربە کردووە کە کردومە بە نەوعێتێکی چاک بۆ خۆشەکردن پشێ و ڕۆنی زیاتر بێت کاک محەممەد پێم خۆشە وەکو دوا قسەی جەنابە هەم داواکاری هەم تێبینی و پێشنیاری تۆ لەسەر فستیڤالێکی لەم جۆرە و لایەنە پەیوەندیدارەکان چۆن زیاتر هاوکاری جوتیاران بکەن بە تایبەتی لە نێو هەڵەبجەیە وڵی پێویستە حکوومەتی هەرێم هاوکاریەکی چاکی جوتیارانی ناوچەکە بکە چونکە هەنار بووە بە براندێک تازە هەناری هەڵەبجە وەک براند پیشانە درێ بابەتەکانی تریشی هەر پێویستە
بەڵام ئەم ڤیسیڤالە ینی بەڕاستی شتێکی حیاتیە بۆ خەڵکی هەڵەبجە 400 خێزان لێرە بەرهەمەکانیان ساغەکەنەوە ئیسیفادەیەکی باشەکەن خەڵکێکی زۆر لە هەموو ناوچەکانەوە سەردانی کردوین تا ئێستا من لەوێ هەنارم بە خەڵکی هەولێر فرۆشت دوو پیاوی مەخموری هاتبوون هەنارم پێفرۆشتن لەوێ یعنی ئەمە شتێکی چاکە ئەمە شتێکی باشە کەرکووکی تایە هەولێری تایە دۆکی تایە ئەنوا ئەوشکال خەڵگیت فیستیڤال بەڕاستی بۆ هەڵەبجە زەرورە ئەگەر حکوومەت ساڵانە ئەم هاوکاری بکە هاوکاری ڕێکخراوەکان بکە بۆ بەردەوامبوونی ئەم فیستیڤالە زۆر باشە کاک محەممەد دواتر پرسیاری نرخەکانە لێکم کێکێکە لە شتە گرنگەکان بە تایبەتی لەم فستیڤالانەیە هاوڵاتیان بە بەردەوامیانێ بزانن جیاوازی نرخی بەرهەمەکان لە نێو فستیڤالەکانە چۆنە لە ناو بازارەکانە چۆنە دواتر و پرسیارە وەڵامەکەیمەوە بەڵامەوەی بە خێراتنێکی کاک هەورامان بکەم بەڕێزیان هەورامان جەلال کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی هەڵەبجەن لێرە گەشت و گوزاری هەڵەبجە زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک هەورامان دەمێت بزانم ئەمڕۆ ڕێژەی سەردانیکردنی هاوڵاتیان چۆن بوو بۆ پارێزگای هەڵەبجە ببوونی فستیڤالەکەەوە زۆر سپاس بۆیەوە دیارە ئەم جۆرە فستیڤالانە گرنگیی تایبەتیانە لە هێنانی گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و ئەم وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە و هەم وەکو دەستەی گشتی گەشت و گوزاری هەڵەبجەش وەکو بەڕێز سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەڵەبجە سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمیش گرنگێکی تایبەت بەم جۆرە فستیڤالانە دەین و ئەم جۆرە فستیڤالانە ڕۆڵێکی گرنگیانەیە لە بەرەو پێشچوونی کەرتی گەشتیاری لە ناوچەکە بەڵام وەکو ڕێژەیە مەتا ئێستا ڕێژەیەکی دیاریکراومان وەرنەگرتۆ بزانین ڕێژەی چەند گەشتیار هاتۆ بەڵام ئەوەی کە هەیە نزیک دەبێتەوە لە 10,000 گەشتیار لە یەکەم ڕۆژات تا ئێستا سەردانی ئەم سنووریان کردووە لە بەرەوەی ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا گەشتیاریەکان ێمە ئاگادارمان کردونەوە کە فستیڤالێکی لەم شێوەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە کۆمپانیەکان ئاگادار کراونەوە بۆی ئاگادار بن ئەگەر بەرهەمێکیانەوە بهێننەوە فستیڤال بەڵێ و بەشێکی زۆریشان گەشتی ئێمە ئاگادارین و بە دوواداچوونمان کردەوە بەشێکی زۆریشان گەشتی تایبەتیان هەبووە لە ماوەی سێ ڕۆژەی فستیڤالە گەشتەکان بۆ ئێرە بووە بۆ هاوینەواری حماوە بۆ هاوینەواری بەڵخە بۆ بەگشتی بۆ سنووری پارێزگای هەڵەبجە گەشتیاران لەکوێ بوون بۆیان ڕێکخستون لە ناوچە جیاکانی کوردستانەوە لە ناوچەکانی خواروی عێراقی شەوەر گەشتیار هاتوو بۆ ئێرە سەردانی ئەم فستیڤاڵیان کردووە باشە کاک گەورامان باس لەوە کرد کە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە گرنگی زۆر دەدات بەم جۆرە فستیڤاڵانە گرنگیەکە لە چ ڕۆیەکەوە چۆن توانراوە گرنگی پێ بدرێ کار ئاسانیەکان چی بۆ جوتیاران و ئەو کەسانی کە بەرهەمەکانیان گرنگیەکە بۆ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ئامانجمانەوەیە کە زۆرترین گەشتیار بینێنە ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و گرنگی ئەم فستیڤاڵەش لەوەیە کە ینی بەرهەمی جیاوازی تێدایەوە خەڵکی جیاوازی تایەوە بەرهەمی کوردەواری تایەوە ئەمانە هەموو سەرنجی گەشتیاران ڕاکێشن بۆی گەشتیار بێ بۆ ئەم فستیڤاڵە و ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجەش وە ئەوەی ئەمە ئەم ڕۆژتێبینیمان کردووە گەشتیارمانە بۆ لە خواروی عێراقەوە و گەشتیارمانە بۆ لە دۆکەوە هاتووە گەشتیارمانە بۆ لە مەخمورەوە هاتووە لە هەولێرەوە هاتووە فستیڤالەکان بە دەرفەت زانیوە بۆی سەردانی هەڵەبجە بکەن بە دڵنیاییەوە ئەم جۆرە فستیڤالانە دەرفەتێکی باشێن بە گەشتیاری ناوچە جیاوازەکان کە سەردانی سنووری پارێزگای هەڵەبجە کۆن و هەم بەرهەمە ناوخۆیەکانی ئێرەش وەکو بازارێکی شوایە بۆ ساکردنەوەی بەرهەمە ناوخۆیەکانیش کە ئەم بەرهەمە ناوخۆیانە لەوە لە ناوچە جیاوازەکانی دیکە دەست نەکەون لێرە بە ئاسانی توان بەرهەمەکانی شانست وە گەشت و سەیرانی خۆشیان بکەن باش کە باسی گەشت و گوزارەکەین شەرت نیە لە فستیڤالە کاکۆ بکرێتەوە کاک گەورامان لەبەرەوەی دەزانین کە هەورامان بە سروشتێکی زۆر جوان بەناوبانگە لە وەرزی هاویندا هەر جوانە لە وەرزی زستانە جوانیەکەی تایبەترە لەبەرەوەی جۆرە جیاوازەکانی کەشوای تیا دەرەکەوێت ناوچە گەشتیاریەکان لە هەڵەبجەیە چۆنن ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمانە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە ناوچەی گەشتیاری ئاینیمان هەیە ناوچەی گەشتیاری شوێنەواریمان هەیە ناوچەی گەشتیاری مێژوویمان هەیە و ناوچەی گەشتیاری سروشتیمان هەیە هەموو ئەمانە ڕۆڵ و کاریگەریان هەبووە لە هێنانی گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکانە ئێمە بە نمونە لێرە ئاینی جیاوازیشمان هەیە بۆ نمونە ئاینی یارسانمان هەیە لێرە کاکەیەکان کە بە کاکەیەکان ناسراون کە لە ناوچەیەکی جیاوازی سنووری پارێزگای هەڵەبجان کە ئەمەش وای کردووە گەشتیارێکی زۆر بێ سەردانی ناوچە گەشتیارەکانی ئەوێشکەوە ناوچە ئاینیەکانی ئەوانیش ببینێت و ئێمە چەندین قەڵاو شوێنەواری دێرینیشمان هەیە وەکو قەڵای زەڵم وەکو قەڵای خوڕماڵ
هەموو ئەمانە ڕۆڵیان هەبووە لە هێنانی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکان وە ئومێدەواریشین بتوانین لە ساڵانی داهاتوو ئەو پلانی کە لە دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمەوە دانراوە بتوانین ڕێژەیەکی زیاتر لە گەشتیار بێنینە سنووری پارێزگای هەڵەبجەوە بتوانین لێرە کردی گەشتیاری بە شێوەیەکی بەرچاو ببژێنینەوە. باشە کا گەورامان دواتر دێمە سەر پرسی خزمەتگوزاری ناوچە گەشتیاریەکان و پلانی گەشت و گوزار چی بۆ پارێزگای هەڵەبجە بەڵام ئەو پرسیارم بالات نەچێتەوە لە کاک محەممەدی پرسم بزانم نرخی ئەو بەرهەمانەی کە لە نێو فستیڤالەکەیە هەن نرخەکانیان چۆنە جیاوازی هەیە لەگەڵ بازاڕە؟ بەڵێ نرخەکانی هەموو شتەکان هەرزانترە لە بازار لەبەرەوەی کە لە جوتیارەوە یا لە بەرهەمهێنەوە یەکسەر ڕاستەوخۆ هاتۆ بۆ فستیڤالەکە ئیسە بۆ نمونە منە و هەنارانەی کە ئەمە ئەم بیبم ئەم بە علووە یا بە کڕیارێک لە بازار ئەویش قازان جێوێت تەبعەن لەبەرەوە گرانترەکەوێت لەسەر هاوڵاتی بەڵام ئێمە ئێستا لە فستیڤالەکە بە عام هەر هەمووی شتەکانمان هەرزانە شتەکان باشن شتەکانیشان بڵێن دەستی یەکە نەگەشتۆ دەستی دوو دەستی سێ. باشە کاک محەممەد ئەو خەڵکانی کەسی کەیان بۆ پێشنگاکە زیاتر بۆ سیرکردنیان یان دەیانەوێت فعلەن بەرهەمە جوانەکانی هەڵەبجە بکڕن؟ وڵی هەیە خۆ لەوانەیە بۆ سیرکردن بێ بەڵام زۆربیان ینی لە ساڵنەوەیان بۆ شتکڕینیان. ئێستا من بە پێی ئەوەی کە ئەم بەیانە دیومە لە هەنار و لە بابەتەکانی تر و لە ئەو ئەکسسوارات و لە ئیشە دەستیەکان ئەوەی دیومە خەڵک شتەکڕێ کەواتە کڕیار زۆرترە تا ئەوانەی کە هیچ ناکەن. باشە دواتر دێمە وڵات کاک هەورامان باست لە شوێنە گەشتیاریەکان کرد لە هەڵەبجەیە شوێنە گەشتیاریەکانی هەڵەبجە خزمەتگوزاریان چۆنە خۆت کە دەڵین گەشتیاری ڕەنگە ناوەکەی وەکو گەشتیاری هاتبێ بەڵام دوجار شوێنەکە پێویستی بە کۆمەڵە خزمەتگوزاری هەیە هەر بنمونە ئەم پارکە گەر وەربگری فستیڤالێکی جوان و گەوری وەکو ئەمڕۆی لێ ساز کراوە دەتوانرێت خزمەتگوزاریەکان چۆن بەدی بکرێت لە پارێزگای هەڵەبجە بپی پێویست بۆ لە شوێنە گەشتیاریەکانە؟ بەڵێ وەڵی قەیرانی دارایی کاریگەری هەبووە لەسەر دروستکردنی پرۆژەی گەشتیاری لە ناوچە گەشتیاریەکانە بەڵام ئێمە هەر نەوەستاین بڵێن پرۆژەی گەشتیاری ئەوەی کە لە توانای ئێمەوە بێت بە داهاتی خۆمان هەندێک پرۆژەی بچووکمان کردووە بەڵام بەگشتی قەیرانی دارایی کاریگەری هەبووە لەسەر نەکردنی پرۆژەی گەشتیاری لە ناوچە گەشتیاریەکانەوە ئومێد دەکەین لە داهاتووە گرنگجێکی زیاتر بە کەتی گەشتیاری بدرێەوە کەتی گەشتیاری یەکێکە لە کەتە گرنگەکان کە ئەتوانێت داهاتێکی زۆری هەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پشت بە داهاتیشتی ببەسرێت بەگشتی ئەو خزمەتگوزاریانی کە هەیە لە سنووری ناوچە گەشتیاریەکانە خزمەتگوزاریەکان ینی تا ڕادەیەک وەک پێویست نییە پێویستان بە ئاوەدانەوەی زیاتر هەیە پێویستان بەوە هەیە کە پرۆژەی زیاتر بکرێەوە پێویست بەوە کات کە کەرتی تایبەتی ڕۆڵی هەبێت لە ناوچە گەشتیاریەکانە و کۆمەڵی پرۆژەی جیاواز لە سنووری پارێزگای هەڵەبجە بکرەوە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجەش هەموو ئاسانکاریەکەکەین بۆ هەر پرۆژەیەک لە پێناو بەرەو پێشبردنی کەتی گەشتیاریە بێت لە ناوچەکە یعنی پلان هەیە لە داهاتوویەکی نزیکدا پرۆژەی گەشتیاری نوێ لە هەڵەبجە ڕابگەیەندێ کۆمەڵە پرۆژەمان هەیە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کۆمەڵە پرۆژەمان هەیە کە ڕۆڵیان نەبێت لە بەرەو پێش چوونی ناوچەکە کەتی گەشتیاری لە ناوچەکە بەڵام ئەو پێویستی بە داهاتەیە بۆ پێویستی بەوە هەیە کە کەرتی تایبەت ڕۆڵی هەبێت لە کردنی ئەو پرۆژانەیە و ئومێد دەکەین لە داهاتووە بتوانین چەند پرۆژەیەک لە سنووری بەڕێوەبەرایەتیمان ئەنجام بین یەکێک لەوانە پرۆژەی ئاوی گەڕاوی و خورماڵە کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەرەو پێشبردنی کەرتی گەشتیاری لە ناوچەکە کە خۆی لە پارکێکە بینێتەوە و دروستکردنی پارکێکەوە بینایەکە بە شێوازێکی جیاواز و کۆمەڵە خزمەتگوزاری ترێک لەسەر ئاوی گەنجان و لەسەر ئاوی گەڕاوی و خورماڵ دروستەکرێەوە و پرۆژەی تەلەفریک هەیە بۆ سنووری هاوینەواری ئەحمەداوە بەڵام بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین و پێویستەکە کە کەرتی تایبەت ڕۆڵی هەبێت و هاوکار بێت لە بەرەو پێشبردنی کەتی گەشتیاری. ئامادەکاریەکانی ئەمڕۆ بۆ ڕێکخستنی ئەم فستیڤالە چی بووە؟ سەردانیکەرێکی زۆر هەیە. کاک محەممەد باسی لەوە کرد کە ئەو بەرهەمەکەی هە لە نێوم فستیڤالەیە بە خەڵکی شاری هەولێر فرۆشتەوە بەدەر لە خەڵکی شاری هەولێر لە شارەکانی تر لە ناوەڕاست و خواروی عراقیشەوە بە هەمان شێوە گەشتیار هاتووە. ئامادەکاریەکان بۆ گەشتیار چیە تا سەرنجی ڕابکێشێ؟ ئامادەکاریەکان بۆ گەشتیار ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ئەوەی کە
تیپمان هەیە لێرەوە تیمەکانمان ئەم بەیانێش بەڕێز بەڕێوەبەری گشتی لێرە بۆ مەیدانیان سەردانی ناوچەکەی کردو سەردانی فستیڤالەکەی کردووە لە نزیکیشەوە لەگەڵ گەشتیاران قسەی کردووە کە ئەوانە هاتوون لە ناوچە جیاوازەکان و ئێمە هەموو ئاسانکاریەکەکەین بۆی گەشتیارێکی زیاتر بێتە ئەم فستیڤالە و بتوانن هەم لە فستیڤالەکەشا دەرفەت لەوە وەربگرن کە بتوانن سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بکەن بۆی بتوانین لە داهاتووە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانەوە زۆرترین گەشتیار بینین بۆ ناوچەکەن. باشە کاگەورامان دواتر هەڵ دەدەم ئەگەر کاتم مایەوە بگەڕێمەوە لای جنابیشە. کاک محەممەد بەدەر لە هەنار لە هەڵەبجەیە چ بەرهەمێکی دیکە زۆر گرنگی پێدەدرێت زەوی و خاکی هەڵەبجە بۆچی بەرهەمێکی دیکە لەبارە؟ بەڵێ بەدەر لە هەنار پەتاتە پەتاتەیەکی زۆرە چێنرێ بڵێن لە بەردەم هەڵەبجە ئاواوە تا ئەچێتە بۆ خورماڵ. ئەمە جۆری پەتاتەکە چۆنە؟ وەڵای جۆری پەتاتەکەی زۆر چاکە. پەتاتەی شیرینە؟ پەتاتەی شیرینە تۆی فەڕەنسا و ئەوانیان نابوو کە ساڵی پاڵ باخەکەی ئێمە کابرایەک کردبووی یعنی لەوانێت ئیسیفادەی باشی کردوێ لێ چونکە ئاگادارم کە زۆری لێبارە کرد ڕۆژانە بۆ بازاڕەکان. دوای ئەوە گەنم و جۆیە گەنم و جۆی ئەم منتیقانەی ئێمە ینی هەر لە حەد بەدەرە چونکە ئەو منتیقانەی لای ئیمامی زامن و بەدەشتەکانی ئەو سەرەوە ئاوی نییە هەمووی بە وشکەدان ئەکەن ئیشوکارەکانی لە پشتی هەڵەبجەوە بەم قەراغانە هەمووی ئەکرێ بە گەنم و جۆ ئەوەش ئیسفادەیەکی زۆری هەیە. باشە کاک محەممەد لێستایە جۆرێکی دیکەی بەرەمهێنانی خواردن و میوەجات و سەوزەوات لە هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت ئەوش خانوە پلاستیکیەکانە جوتیاران ڕێگەیەکی دیکەیان هەڵبژاردووە بۆ ئەو بەرهەمانەی بۆنمونە لە وەرزەکانی لە ڕێگەی خانوە پلاستیکەکانەوە بەرهەمی بێن لە وەرزە جیاوازەکانە بەرهەمی ناو خانوە پلاستیکیەکان چۆنە و چ کاریگەریەکی بۆنوە لە بەرهەمێکی وەکو هەنار کردووە لە نێو خانوە پلاستیکەکانە بەرهەمی هەنار بەرهەم هێنراوە لە خانوە پلاستیکەکانە هیچ هەنارێک بەرهەم نەهاتووە بەڵام هەر ئەوەیە کە بامێ و بیبەر و پولەکە و باینجان و ئەوانە بەرهەمە هێنن ئەوانی بەڵام هەر لەسەر شێوازی تازە بەخێویەکەن بە دەرمان و بە قڕکەرەکان و بەوانە کە ئەوەیش وازانم زۆر هین نییە زۆر مەرغوب نییە بۆ نمونە خەیاری لەگەڵ خەیارە ئەسڵەکەی خۆمانە کە لە هەوای تەڵقاکرێ ئەوە زۆری فەرقە ئەو کیلۆی بە 500 ئەو کیلۆی بە 1500 ئەوە فەرقیان هەیە. باشە بەگشتی جوتیاران ئەو جوتیارانەی کە گەنم بەرهەمە هێنرێت ساڵانە لە بەغداوە ببڕێک لە گەنمەکەیان وەربگرنەوە ئەمێ بزانم ئەو بڕێ کە لە هەڵەبجەیە بەرهەمە هێنرێت جوتیاران تا چەند لی ڕاستی رازین وە کۆگاکانی تایبەت باڵگرتنی ئەو گەنمە چۆنن و جوتیاران لە هەڵەبجەیە چەندێک گرنگی بە گەنمەیەن؟ جوتیارانی هەڵەبجە گرنگی بە گەنم و جۆ ئەیەن لەبەرەوەی کە هەم حیوانداری هەیە لە منتیقەکە هەم دەواجنێکی زۆریشی تایە بەکارێنن بۆ علەف تا ئێسا یەک وەک جۆرە سایلۆیە کە هەر چیمەنتۆیە دانرا و خێمەیان بەسەر یازستانان ئەوە ناکاتە سایلۆ پێویستە سایلۆی هەبێ هەڵەبجە چونکە 10,000 تەن لە منتیقەیە زۆرە جێگەی نابێتەوە هەنێکێ نێرن بۆ سەیسایق و ئەوی کەشی خەڵک بەبنەتۆ و هەڵیەگرێ بۆ خۆی و بە ساڵی ئایندەوە هەنێکی کەشی هەیە هەر نایفرۆشێ بە حکوومەت. دیارە حکومیەی کە بەرنامەکەمان لێنێ و ئەو باخەیە ئەو پارکەیە کە فستیڤالەکەی تیاساز کراوە ئەو قەرباڵغی زۆرش جارجاری هاوڵاتیان بنێ و بەرنامەکەیە و کادرەکەمان ناڕۆن. کاک هەورامان ئەمڕۆ فستیڤالەکە یەکەم ڕۆژێتی دوو ڕۆژی تری ماوە بۆچی سێ ڕۆژی بۆ تەرخان کراوە فستیڤالێکی گەورەی لەم جۆرە؟ خۆتەزانی ڕۆژانی پێنجشەمان کۆتا ڕۆژەکە دەوام هەیە لە ناوەندەکانی خوێندن لە فەرمانگەکانە ڕۆژانی هەینی و شەمەش دەوام نییە لە فەرمانگەکانە بۆی زۆترین خەڵک بۆەوەی زۆترین
گەشتیار لە ناوچەکانی دیکە و بتوان سەردانی ئەم فیستیڤاڵە بکەن. باشە بەڵام سێ ڕۆژ پێتان وایە کە لە ماوەی ئەو سێ ڕۆژەیە هاوڵاتیان بەپی پێویست سەردانی فستیڤاڵێکی لەم جۆرە بکەن کەم نییە؟ پێشبینیەکەین زۆرترین بەشدار بوو ینی سەردانی زۆرترین هاوڵاتی لە ناوچە جیاوازەکان و بێ سەردانی فستیڤاڵەکە بکە و پێم وایە ڕاستە سێ ڕۆژ لەوە چێ بۆ فستیڤاڵێکی لەم شێوەیە کەم بێت بەڵام ئەکرێ بەڕاوێش ساڵانی کە ڕۆژەکانی زیاد بکرێت. باشە یعنی من گەشتێکم یاخد سەرنجێکم ما تۆزێ بەناو بەرهەمەکانە گەڕام بە دەر لە هەنار بەرهەمی تریش هەبوو لە نێو فستیڤاڵەکەیە چۆنم بەرهەمانە ڕێک خراوە لەگەڵ بەرهەمی هەنارە پلانەکە چی بووە؟ من لە لیژنەکان نەبووم نازانم چۆن ڕێکخراوە بەپی شێوازەکە چۆنی بووە بەڵام ئەوەی کە بزانم هەموو ئەو شوێنانی کە ئەو بەڕێزانەی کە بەشدار بووانی کە کاری دەستیان هەبووە هەمویان لە یەک شوێنەوە دانراونەوانی کە کاری هەنار و گوێز و هەنجیر بووە و تو بووانە بووە هەمویان لە یەک شوێنان ڕێکراون و بەو شێوە بۆ میکانیزمە ڕێکراوە بۆی شپرزەیەک دروست نەبێت لە فستیڤاڵەکە ئەو گەشتیارانی ئەو کەسانی سەردانەکەن بە ئاسانی بتوانن ئەو شتی کە ئەیانەوێت بیدۆزنەوە بیکڕن. باشە کاک هەورامان پێشتریش باسم لێوە کرد هەڵەبجە بەناوبانگە بە شوێنی گەشتیاری و ئاینی زۆر باش ئەو شوێنە گەشتیاریانە لە ڕووی خزمەت گوزاریەوە چۆنن و پێشتریژەم پرسیارم لێ کردی بە دیاریکراوی ئەمێ بزانم کە زیاتر بۆ خێزان گونجاون شوێنە گەشتیاریەکان و ئەو گەشتیارانی کە لە دەرەوەی هەرێمیان بۆ نمونە لە ناوڕاست و خواروی عێراقەوەن ڕێگەیان دوورە شوێنی مانەوەیان چۆن بۆ دابین ئەکرێت؟ خزمەت گوزاریەکان ناڵێن خزمەت گوزاریەکان خراپن لە ناوچە گەشتیاریەکانەوە خزمەت گوزاری زۆر باشێت لە ناوچە گەشتیاریەکانەوە شوێنی زۆر گونجاویشن بۆ گەشتیارانی کە سەردانەکەن چ خێزان بێت چ ئەوانی کە بەبێ خێزانی بێنە ناوچە گەشتیاریەکان وە شوێنەکان زۆر لەبارن وە ئەو گەشتیارانش کە لە دەرەوەیان لە ناوچەکانی خواروی عێراقەوەیان ئێمە لێرە لە شاری هەڵەبجە هوتێل پاڵاس هەڵەبجەمانەیە کە یەکێکە لە هوتێلە گەورەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کە ژمارەیەکی زۆر هاوڵاتی ئەتوانن ئەگەر بیانەوێ بمێنەوە هەم شوێنی خێزانیانێ هەم شوێنی سەڵتیانێ ئەوانە ئەتوانن سوودی لێ ببینن و بەدەر لەوەش لە ناوچە گەشتیارەکانە ئێمە کابینەی گەشتیاریمان هەیە بۆ نمونە ئێمە لە ئەحمەداوا کابینەی گەشتیاریمان هەیە شانزە کابینەی گەشتیاریمان هەیە لە ئاوێسەر هەمانە و تا ڕادەیەکی ژمارەیەک خانوو هەن کە ئەتوانێت گەشتیار ئەو کە سەردانی ناوچە گەشتیارەکانەکە ئەگەر بوێت چەند شەوێک بمێنێتەوە ئەتوانێت سود لەو خانوانە شۆ باشە ئەو شوێنانە بۆ ئەم فستیڤاڵە ئامادەکاریان بۆ کراوە هەمووی ئامادەکاری بۆ کراوە لە ڕووی خواردنەوە بەڵێ ئێمە ژمارەیەکی زۆر خواردن گەشتمانەیە لە سنووری بەڕێبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە کە داوامان لێ کردوون بەتابەت لەم سێ ڕۆژە زۆر گرنگە کە بە بەردەوامی کراوە بن بۆی گەشتیاران بتوانن بە ئاسانی نانیان دەست بکەوێت. باش کاک محەممەد لەسەر پرسی هاتنی گەشتیاران ئاشناکردنیان بە بەرهەمە کوردیەکان کوردەواری خۆماڵیەکان زیاتر گەشتیاران خواستیان لەسەر چ جۆرە بەرهەمێک هێرێمی کوردستان و هەڵەبجەیە؟ زیاتر ئەوانەی کەیەن حەزیان لە کڕینی هەنارە ئەنجا گوێز و ڕوبەنار و ئەو بابەتانەی بڵێن هەنجیری وشکرا و یا هەنجوین ئەم ناوچەیەش لە لای تێڵۆبیارە هەنگوینی چاک هەیە یعنی ئەیفرۆشن زیاتر ئەم شتانە ئەکڕن کڕیاران. باشە بەرهەمی دیکەمان هەیە لە وەرزەکانی بەرزە جیاوازەکانە دەتوانێت هەڵ بگیرێت و لێی سوودمەند بن جوتیاران چۆن ڕێنمایی خەڵگەکەن و ئەو کەسانی کە ڕەنگە وەکو جەنابتان شارەزاییان نەبێت بۆ هەڵکردنی جۆرە جیاوازەکانی هەنار بە ساقی بەبێەوەی بکرێ بە شەربەت بەبێ بکرێ بە ڕوو هەنار چەندێک گەمێنێتەوە؟ وەڵا احتیمالە 3 مانگ ئەمێنێتەوە من هەڵم گرتووە 3 مانگ بەڵام 3 مانگ زیاتر تەحمل ناکە لەبەرەوەی نەوعەتی هەنارەکە ناسکە تۆکڵەکەی ناسکە و ئاوەکەشی زۆرە ناتوانێت لەوە زیاتر هەنارەکە بمێنێ بەڵام ئەتوانی بە شێوازی کاڵی گری بە دەنک هەر دای ئینیکەی دەنکەکەی داتەکێنی و
ئەتوانی بەدەنک هەڵیگرێ لە فرێزەرا لەناو کیسی بچوو بچووکە هەرکایە پێویست بوو دەری بێنی وەکو فرێشەکە وایە. ئەمە جۆرێکی نوێیە و جیاواز زێڵگرتنی هەنا باشە. ئەوانی کە لە ناوەڕاست و باشوێری عێراقەوەیەن ئێوە لەناو ئەم فستیڤاڵەیە بینی وتانن کە خواستی کڕێنی هەناریان هەبوو بێ؟ بەڵێ من ئەم ساڵ نەمدیوە بەس ئێستا لەوێەوە بە عەرەبی دیم قسەیانەکرە ڕۆشتن بەڵام ساڵی پار و پێرار و ئەوانە عەرەب کڕیاری زۆرمانە بوو لە عەرەب. باشە کاک محەممەد کاگەورامانیش باسی ئەوم لەگەڵ کرد ئەمڕۆ ئەم ساڵ 3 ڕۆژدانراوە بۆ فستیڤاڵەکە. ینی ئێوە پێتان کەمە یان زۆرە ئەم 3 ڕۆژە چۆن هەڵەسەنگێن؟ وەڵای بۆ ئەم مەرحەلەیە ئێستا 3 ڕۆژ باشە لەبەرەوەی کە پێنجشەمە و جومعە و شەمە خەڵک دەوامی نییە باشترە یعنی ئەگەر بچێتە یەکشەمە ئەوانە خەڵک هەمووی دەوامی هەیە ناتوانێت مناڵ بەجێبێڵێ یا خۆی بێت یا مناڵەکانی یا ئیش و کار و دایر و دەوامەکەی بەجێبێڵێ لەبەرەوە لەم مەرحەلا ئێستا ئەم 3 ڕۆژە باشە. کاک محەممەد زۆر سپاس دەکەم ماوەیەکی زۆر بە پێوە هێشتنیتەوە ماندوو نەبی زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز محەممەد حەمە ساڵح کە جوتیارێک میوان مامبوو لە نێو فستیڤاڵەکەی شاخۆی ئامادەی هەبوو ماندوو نەبی مانووە بن هیلاکە بن ئەم گواستنەوەی ئەم فستیڤاڵەش خۆی ئەرکێکی قورسە ناڕەحەتە بەڵامی تر هیوادارم بە هەموو لایەکمان توانین خزمەتی هەڵەبجە و خەڵکی هەڵەبجە و خەڵکی هەموو کوردستان بکەین و بتوانین کە لێنێ پڕکەینەوە بۆ خەڵکی کە لە ماڵەوە دانیشتووە ناتوانێت بێتە دەرەوەیە مەجای نیە و ئیشوکاری. زۆر سپاس کاک محەممەد و هەروەها بەڕێز سەورامان جەلال کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بوون میوانی ئێمە بوون. زۆر سپاس بۆیوەش من ئەمێوە لێرەشەوە سپاسیەوە کەم وە سپاسی سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن کەم بەڕاستی ئەمڕۆ ڕۆڵێکی گرنگیان بوو لە پیشاندانی فستیڤاڵەکە کە ئەمەش واکە گەشتیارێکی زۆر ڕۆڵێکی گەوریان هەیە لە هێنانی گەشتیار بۆ ناوچەکە و بۆ فستیڤاڵەکە ومێ دەکەین بەردەوام پاڵپشتی کەرتی گەشت و گوزار بن لە پێناو بەرەو پێشبردنی کەرتی گەشت و گوزار. واتە کەناڵەکانی ڕاگەاندن هاوکار بن بۆی هاوکار بوون ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر باشیان هەبووە لە فستیڤاڵەکە لەوەی لە پیشاندانی فستیڤاڵەکە لە هێنانی گەشتیار لە هێنانی گەشتیاران بۆ ناو فستیڤاڵەکە و بۆ ناوچە گەشتیارەکان. دووبارە زۆر سپاس هەردووتان ماندوو نەبن و هەروە سپاس بۆ بەڕێز کاک سار محمودیش کە بەڕێزیان بەڕێوەبەری کشتوکاڵ هەڵەبجە بوون پێشتر لەگەڵمان ئامادە بوو لێرە میوان مامبوو خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.